باز لە تەندروستی باشەکەین ڕەنگە هەر یەک لە ئێمە کە باز لە تەندروستی باشەکەین ڕاستەخۆ خەیاڵمان بۆ خواردن و خەو بچێ بڵین ئەگەر خواردن و خەومان ڕێککەینەوە بە دڵنیاییەوە تەندروستێکی باشمان هەبێ بەڵام ڕەنگە چەندیوێکی تر چەند بوارێکی تر هەبێت بۆ ئەوەی کە تۆ تەندروستیت باشتر بێ ئێمە بوارەکانی تر نازانین چیە بۆی کە بزانین تەندروستی باش پەیوەندی بە چی هەیە لە ژیانمانە ئێستا زۆر بە خۆشحاڵەوە لە وڵاتی سویدەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دارا ڕاستوڵا گفتوگۆکەین کە بەڕێزیان پسپۆڕی تەندروستی گشتین لە وڵاتی سوید و هەروەها مامۆستای زانکۆشن بۆ ئەوەی کە زیاتر زانیاریمان باتێ لەسەر تەندروستی باش. دکتۆر دارا سڵاو لێ بێ ئەم کاتە و باش خۆشحاڵین کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمانی ئەمێ دەستپێکی گفتوگۆکانمان بەڕێستان پێناسی تەندروستی باشمان بۆ بکەن با بزانین بەڕای جەنابتان تەندروستی باش مەبەست لێ چییە؟ سڵاوتان لێبی بەیانیتان باش سپاس سپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر بینە سەر پێناسەی تەندروستی دەتوانین لە WHO دەست پێ بکەین کە دەستگای تەندروستی جیهانی پێ دەڵێن دەڵێ پێناسەکی بچووک و پێناسەکی زۆر زۆر سادەیە کە باس دەکاتن دەڵێ تەندروستی ئەو حاڵەتەیە کە تو دووری لە نەخۆشی و لە برینە بەڵام ئەوە لەوانەیە زۆر زۆر ئەوە چی باش نەبی پێناسەشی باش نەبێت تعبیرەکی باش نەبی پێناسەشکە هەیە لە پاشەوە دەڵێ تەندروستی ئەوەیە حاڵەتی دەرونیت و حاڵەتی جەستەیت باش بی یعنی لە ڕووی فیزیاییەوە بەڵام ئەم پێناسەیەش دیسانەکە بە قۆڵی ناستە ناو مۆزوعەکانەوە زیاتر شتی تر هەیە بەڕاستی من دەمای حەز دەکەم باسی کەم ئەمڕۆ بۆ نمونە ئەگەر دەست پێ بکەین لە باسی تەندروستی و پێناسەی تەندروستی زۆر جار لای خۆمان لە کولتوری کوردستان و لای خۆمان تەندروستی بە خواردنەوە دەبەسترێتەوە یعنی خواردن دەبێتە ڕابەرێک دەبێتە پێشەوایەک بۆ ئەوەی تەندروستی باشمان پێ بداتن لە کوردستان بەڵام خواردن ئەگە بریان لە 5 فاکتەرەکان نییە کە تەندروستی باش دەداتن فاکتەرەکانی تر چین دکتۆر ئەو فاکتەرانی تر کە هۆکارن بۆ تەندروست باشی چییە؟ بەڵێ خۆی ئێمە ئەمە دەبی لە سەرەتاوە دەست پێ بکەین ئێمە هەموو کەسێک هەڵگری چەند جیناتێکین لێ 150 جیناتی دایک و باوک بە هەموو سەحەتەکانی دایک و باوک و بە هەموو جیناتەکانیشەوە مەسەر بۆ نمونە ئەگەر ئەوان هەڵگری چەند جیناتێکی کە تووشی نەخۆشی دڵایە نەخۆشی شەکرەیە نەخۆشی ئەلزایمەرە یان نەخۆشی هەر نەخۆشیشکەبی ئەمە هیچ ناتوانین دەستکاری ئەو جیناتانە بکەین ئیترەوە هەڵگری ئەو جیناتانەی 150 لادە ئەو لێرە 150 ڕۆی قسەمان لەسەر 150 نییە کە بۆ ماوەیە و لە باوانەوە دەگوازرێتەوە بۆ ئێمە قسەمان لەسەر 150 ترە بەڵێ 150 تر ئیتر دەمێنێتەوە سەر باری دەرونی تۆ لە چ کۆمەلگایەک دەژی ئایا مەسەلەن چێش مافەکانت هەمووی پارێزراوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی بۆ نمونە یان مافەکانی بۆ نمونیان ئاوت هەیە کارەبات هەیە ئیتر دام و دەستگای تەندروستی هەیە کە بتوانی بەڕاستی هەموو پێداویستەکانی تەندروستی خۆت دابین بکەی یان تۆ لە ڕووی ڕۆحیەوە تۆ چۆن هەست بە خۆت دەکەی ئەوەش بۆ نمونە ئەوە چەند فاکتۆرێکەیە بەڵێ کاتە دکتۆر بە شازێکی گشتی ئێمە زۆر کات باز لەواکەین وەکو لە سەرەتاکە شاباسی نێوە کرد ئەڵین خواردنە درایک بێت خەوت درایک بێت لەگەڵ ئەمانەشا ئەگەر وەرزشیش بکەی ئەگەری زۆرە کە تۆ تەندروستێکی باشترت هەبێت لە ڕووی زانستی پزیشکیەوە ئەمانە تا چەند پشتڕاست کراوەوە تا چەند وایە ئەگەر کەسێک ئەم سێ بابەتە پێڕەو کات تەندروستی بەرەو باشترەچێت بەڵێ خۆی لەباری ئەکتیڤیتێت و وەرزش باشە شتێکی باشە بەڵام وەرزش لە ژینگەشی باشیشا دەبی بیکەیت تەنها وەرزش نییە بەڵکو تو دەڵێ خەویشت باش بیتن ئاگات لە چێشی خۆت بیتن لە کۆمەلگایەک بژی مافەکانت پارێزراوی لە کۆمەلگایەک بژی هەست بە ئەمانیەت بکەی هەست بکەی یعنی لە ڕووی
سیکیورتی و لە ڕووی ئەمنیەوە تو مرتاحی و لە هەموو مافەکان پارێزراوە ئەوەش بەڕاستی زۆر دەوری هەیە بەڵام بێگومان مەسلەی وەرزش دەورێکی هەیە بەڵام لە ژینگەی پاک و خاوێندا ئەو کاتی ئەوەی دەبیتن باشە دەوری دەبێ باشە دکتۆر ناحیە فیسیۆلۆژیەکە چۆنە بۆ نمونە هەیە لە ڕۆی ئەڵەن لە ڕووی سێکسی تەندروستیشەوە مرۆڤ دەتوانێت ینی سێکسیش بەشێکە لەوەی کە مرۆڤ توانێت ژیانێکی تەندروستی هەبێت ینی ئەم دیوەیان چۆن باز دەکرێت لە نێو زانکۆکان بەتابەتی تۆ جەنابەت کە مامۆستای لە یەکێک لە زانکۆکانی سویدیش چۆن ببورێت کامە فاکتەر باس کرد باسی فاکتەری سێکسیم کرد ینی مرۆڤ زۆر جار باسی سێکسی تەندروست دەکرێت ینی ئەڵەن ئەویش دیوێکی تری تەندروست باشی مرۆڤە لە نێو زانکۆکان بەتایبەتی زانکۆیەکی وەکو جەنابەت تایدا مامۆستا و وانەبێژی تایدا لە زانکۆکانی سوید لێ باس چۆن باسی لایانی تەندروستی سێکسی مرۆڤ دەکرێت بۆ تەندروست باشی مرۆڤەکان باسی سترێس دەکەی ببوور ئەو شێنە ئەو سترێس باس دەکەی سێکسەکەن جنس ئەگەر جن بەڵێ بێگومان مەسلەی جنسیش ئەوەش پەیوەندێکی زۆری هەیە بە مەسەل تۆ لە ڕووی ڕۆحیە و لە ڕووی جنسیشەوە هەمووها تەندروست بی بێگومان ئەوەش زۆر ئەوەی لەسەر کراوە بەڵام ئەوەش دەگەین ئەوەش تەنها ئەوەش تەنها لە ڕووی جنسیشەوە نییە بەڵکو علااقاتی هاوسەرگیری و علااقاتێکی خۆش هەبیتە مابینی خۆت و پارتنەرەکەت بڵین ئەوەش زۆر توێژی وڵای تۆ پێم خۆشە باسی ئەو بابەتە زۆر بکەین چکەیشەکە لەو بابەتانی تا ئێسش لە کۆمەڵگای ئێمە بڤێ و زۆر جار ڕیانی هەندێک میدیاش ناوێت لە دەستی بۆ بەرێ ینی من پێم خۆشە باسێکی ئەو دیوە بکەین ئەو دیوە تا چەند ژیانێکی تەندروست بە مرۆڤ بەخشێ بەتابەتی ئێمە باسی دیوە تەندروستیەکەی بکەین بەڵێ نانە بێگومان ئەوە هەر زۆر ئەوەی هەیە بەڵام لە لای ئێمە وەکو دەڵێت تۆ لەوانەیە زۆر باسی لێن ناکرێتن لە هەم لە ڕووی کولتوریەوە لەوانەیە شتێکی عیبە و ئەو شتانەیە بەڵام ئەوە لێکوانە هەر بەشێکی فاکتەرێکی زۆر گرنگە لە ڕووی تەندروستیەوە کە مرۆڤ ئەو ئەکتیڤیت ئەوەشی هەبیتن ئەو ئەکتیڤیتێت و ئەو شتانەشی هەبیتن لە ڕووی جنسیەوە بێگومان ئەوەش کارێکی سوود بەخشە لە ڕووی تەندروستیەوە بەڵام بێ مەسە فاکتەرش کەش کە زۆر گرنگە ئەویش پەیوەندی بە تەندروستی کارەوە هەیە تۆ پیشەکەت هەبیتن لە ناو پیشەکەی خۆشیشدا ینی مرتاح بی بەڕاستی کە بچێ ئیش بچێک سەکارەکەت کارێکی تەندروست بی بەرام لەو دەچی زۆر لەسەر نەبی ینی سترێسەکی زۆر لەسەر نەبی زۆربەی کاتەکان لەوانەیە ئەگەر لە ماڵ نەبی لە کاری زۆر باشە دکتۆر بە شازێکی گشتی پەیوەندی کەسەکان لەگەڵ یەکا بۆ منە کۆمەڵایەتی بوون ئەمانە تا چەنە بێتە هۆکارێک بۆ تەندروست باشکردنی کەسەکان بۆ منە چونکە ڕەنگە زۆر کات ئەوتێر لایەنی دەرونیش هۆکارێکە بۆ ئەوی کە تۆ تەندروستێکی باش هەبێ ئەگەر دەرونێکی ئارام هەبێ ئەگەری زۆرە لەو نێوەندەشا تەندروستێکی جێگیر و باشیشت هەبێ کاتە پەیوەندی کەسەکان و کۆمەڵایەتی بوون ئەمە تا چەنێک بێتە هۆکارێک بۆ باشترکردنی تەندروستی ڕاستە زۆر خۆی قسەک هەیە دەرێ کۆمەلگای تەندروست تاچی تەندروست یان تاچی تەندروست کۆمەلگای تەندروست پێدەگەێنێ ئەگەر کۆمەلگایەکە تەندروست نەبی ئەگەر سیستەمەکی تەندروست نەبی واتە تاکەکانیش تەندروست نابی بەڵام لە هەمان کاتە هەر ئەو تاکانەشە دەبی کۆمەلگایکی تەندروست بەیەکەوە دروستکەن من لە ڕووی علاقاتی ئیجتیماعی لەوانەیە زۆر خۆشبی لە کوردستانەوە بەڵام دەبی هەموو کۆمەلگایەکە تەندروست بێستە بۆ نمونە لەوانەیە ژن و پیا و منداڵ تەندروستیان ئەوەندە باش نییە کەواتە سەوری بۆ دەکەی بۆ چوونەوەی بۆ دەکەی لەوانەیە تەندروستی ژن لە حالەتێکە باشتر بڵێ پیاوی پیا و هەندێک شتیتکەی هەیە لەوانەیە ینی بە شێوێکی تەندروست نەژی بۆ نمونە لەوانەیە پیا و زۆرجار لە دەرەوەی یان گەرە دەچێشی یان هەندێک حالەتکە هەیە لەوانەیە ئەوە ژنەوەی نەکاتن بەڵام لە ڕووەکانی تکەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیجتیماعیەوە لەوانەیە ژن هەیە ژنان مافەکانیان زۆر نەپارێزراوە لە سیستەمەکی دیموکراسی سەیری بکەین مەسەن یەکسانی لە کۆمەلگا زۆر باشە دکتۆر ئاراستی بیرکردنەوەکانمان ئەمانە تا چەند هۆکارێکە بۆ باشترکردنی تەندروستی من ڕەنگە زۆر کات من بە شێوازێکی زۆر نەگەتیڤ و نەرێنیانە بڕوانمە ژیانی خۆم ئەمانە تا چەند واکات کە من تەندروستیم بەرەو خراپی بڕوە پێچەوانەکەشی تا چەند ڕاستە خۆی هەموو کەسێک تقریبا دەتوانانی بڵێن دەسەڵاتی لەسەر تەندروستی خۆی دەتوانانی هەبیتن و دەتوانێت ژیانی خۆی بگۆڕیتن بەڵام پێویستی بەچێ پێویستی بە زانیاریە
تۆ چۆن دەست پێ دەکەی لە ماڵی خۆتە بڕیار دەدەی کە ژیانی خۆت بگۆڕی بۆ ژیانێکی تەندروست دەتوانی هەوڵی بۆ بدەیت بەڵام لەوانەیە هەموو کاتێک ئاسان نەبیتن هەموو کاسێک ئاسان تو دەبی هەستی پێ بکەی ژیانی تەندروست چۆن دەبی زانیاریت هەبی لەسەر ژیانی تەندروست چۆنە. باشە دکتۆر من هەندێک نمونە هێنمەوە دەزانم خۆشت لە کوردستانی تو یعنی لە کوردستان ژیاوی تو لەوێشی ئەزانی کە تەواو لەگەڵ قسەکان مای لای ئێمە کوردوەتەنیڵە تا نەگاتە بنی هەمانەکەدا دەستمە لە بنی هەمانەکە دەرنەچێت بە خۆمانە ناچینەوە بۆ نمونە کاتێک یەکێک تووشی چاوری دڵ بووە دکتۆر پێڵێ ئەبێ بچی ڕاهێنانی وەرچی بکەوێتە نێو جیمەکانە و زەختێکی زۆر زۆر لە خۆیەکەوە پێشتر یەک چرکە نەچۆ بۆ وەرزشکردن لە تەمەنی 70 ساڵی بەخۆی ئاچێتەوە وەرزش بکات بۆ نمونە یان ئەمە باسی نەخۆشیمان کرد واتە تاش لایەنێک نەگاتە لوتمان ئێمە بە خۆمان ناچینەوە لە وڵاتانی تر زۆر نمونی وڵاتانی ئەوروپا ئاهێنرێتەوە لە منداڵ لە باخچی ساوایانەوە فێری وەرزش دەکرێت واتە وەرزش وەکو وانەیەکی گرنگی ژیان تەماشاکرێت خۆراک وەکو وانەیەکی گرنگ و هەڕەمەکەی خۆراک فێری منداڵەکە کە دەبێت چی بخوا و چی نەخوا پێت وانییە ئێمە لەگەڵ وڵاتانی تر زۆر جیاوازیمان هەبێت لە بیرکردنەوەی تەندروست باشیماندا یعنی هەیە بەڕاستیش تاکی ئەوروپی تاکێکی تەندروست دەژین یعنی با دیوەکی پرسێریی کرد بێگومان لەوانەیە قسانە زۆر ڕاستە لە کوردستان لەوانەیە ئەمە کاتێک بە خۆمانداچینەوە کە ئەو کاتە درەنگ بیتن بەڵام بۆ مەسلەی تەندروستی بۆ سەحەتی باشی هیچ کاتێک درەنگ نییە کە دەست پێ بکەی بە خۆدا بێتەوە وەرزش بکەیت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەوروپا هەموو فاکتەرەکانیشی نەبیتن لە ڕووی تەندروستیەوە زۆر فاکتەری باشی هەیە لە سەرەتاوە مناڵەکان ئاگادار دەکەنەوە هۆشیاریان دەکەنەوە ئامۆژگاری باشیان دەدەرێکە تەندروست بوون و بەڵام ژینگەیەکی پاکتریان هەیە لە ئەوروپا زیاتر و لەوانەیە لە ڕووی کارەوە ئەوان زیاتر لەودیان زیاتر لەسەربی لە ڕووی کارەوە لەوانەیە سترێستر بن لەو فاکتەرەوە لەوانەیە هەموو کاتێک ئەوان نابنەوە کۆمەلگای دکتۆر دارا لە کوردستان و دکتۆر دارا لە سوید جیاوازیەکەی چییە؟ جیاوازیەکەم بەڵێ من ئەو کاتێ هەستە بەوانە نەیەکرد کە ئەو فاکتەرانەی کە ئەمڕۆ دەزانم پاشی تقریبا 15-20 ساڵ لە ناو ئەکادمی و لە ناو توێژینەوەکانە ئێستا کە دەزانم کە خواردن بۆ نمونە منیش هەروەکو لەوانەیە زۆر کەس بیرم دەکردەوە تەندروستی تەنها بەوە بەستراوەتەوە بە خواردن بەڵام زۆر قوڵترە تەندروستی زۆر فاکتەریتکە هەیە مەسەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کارەوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی سیستەمەوە کە سیستەمەکی پارێزراوتەبی لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئیجتیماعیەوە لە ڕووی مەسەلەن بۆ نمونە پێداویستەکانی ئاو کارەبا لە ڕووی دەرمانیەوە مەسەن توانین بێت دەرمانی کەم بەکاردێن و لە ڕووی خواردنەوە کحۆلیەکانەوە مەسەلەن شتێکەش هەیە کە لە ڕووی فەلسەفیەوە ئەگە سەیری بکەی ئەوەش مەسەن شتێکی زۆر فاکتەرێکی زۆر گرنگە تۆ هەتا چەند بۆ خۆت قەنەعاتت بەو ژیانەی خۆتە یعنی زۆر ئەوەش دەگەڕێت و لەوانەیە زۆر سەدەرونی یعنی مەسەلەن ئەوە لە ڕووی فەلسەفیەوە پێی دەرێن ئێکسیستەنشیالیزم یعنی لە ڕووی فەلسەفیەوە تۆ چەند باوەڕت هەیە بە قەنەعاتی بە بەشی خۆت بە شتەکانی خۆت کە هەتە لە ڕۆژانە بەبێەوە هیچ مقارنە لەگە خەڵکیت کە بکە ئەو کەسەوەن ئەو شتێ هەیە من نیمە زۆر باشە دکتۆر ئەمە باز لە بابەتێ بکەین ئەوی ژوەرگرتنی دەرمانە ئێمە کە باز لە تەندروستی باشەکەین بگومان هەمومان ئاواتە خوازین هەم خۆمان هەم مناڵەکانیشمان بەرەو تەندروستی باش بچێ ڕەنگە زۆر کات لە وڵاتە پێشکەوتەکان بۆ منە وڵاتی وەکو سوید ئەگەر مناڵێک بۆ نمونە تووشی پەتای وەرزی بوو بێ ڕەنگە چەند ڕۆژێک چاوەڕێ بکرێت تاوکو ئەو مناڵە خۆی سیستمی بەرگری خۆی لەشی مقاوماکە لەگەڵ ئەو ڤایرۆسی کە هەیە لە جسمیان بەڵام لە کوردستان لای خۆمان ڕەنگە زۆر کات هەر خۆمان وەکو دایک و باوکەکان بچین بۆ دەرمانخانەکان کیسەیەک دەرمان و عیلاج وەرگرین بۆ مناڵەکەمان و بیینێ لە وڵاتی سوید بۆ نمونە ئێستا کە ئێمە لە کوردستان بۆ شێوازین ئەشێت خۆمان بەدەستی خۆمان تەندروستی مناڵەکانمان تێک بین بگومان لەوێ وڵات پێشکەوتوترە زانست بەرەو پێشتر چوە بۆیە پزیشک هەروە بە ئاسانین دەرمان نایەت بە مناڵەکان و بە گەورەکانیش تەنانەت بێگومان مەسەل لێرە لە وڵاتی سویدە لەوان من مناڵێکی بچووکم هەیە لە دەستە حەزانە زۆر جار نەخۆش دەبیتن بە هەفتە لە ماڵێ دەکەویتن و ئەوەی نییە بەس یەک دەرمانیشی بۆ نانووسن بۆ خۆم لێ دەگەڕم دکتۆر دەرمانی بۆ نووسیتن
نە حکوومەتیش بۆی نووسی یان لە بزنکە تەندروستەکانەوە بۆی دەنووسن لەبەرەوەی ئەو باوەڕیان هەیە وەک تۆ دەڵێت مەسەلەن بەرگری لەشی خۆی بۆ خۆی چارەسەری ئەو شتانەکە بەڵام دەگەڕێتەوە سەر زانیاری لە کوردستان بۆ زانیاری تۆپی ئایا بۆ وا دەکەن ئەو هەموو دەرمانە بۆ خەڵک دەنووسنەوە هەتا مناڵی گەورە پیر بیت یانی هیچ شتێکی بەڕاستیان دەزات هیچ مبەڕێک نییە کە کاتە دکتۆر ئێمە واکەین بەدەستی خۆمان تەندروستی مناڵەکانمان بەرەو خراپتر بەرین کە هەموو دەرمانیانێنێ لە تەمەنێکی زۆر مناڵیەوە بەڵێ لەوانەیە زۆر جار ببینە سەبەبی ئەو شتە کە بۆ خۆمان وەکو بڵێ ماڵی خۆمان کاول دەکەین ئەوەش دەمێنێتەوە سە زانیاری بۆ ئەگەر کۆمەلگایەکی زانیار و هۆشیار و کۆمەلگایە کە بەڕاستی زانیاری زۆری تێدابی لە ڕووی تۆبیەوە لە هەموو بارەکانیتکەوە بەڕاستی کۆمەلگایەکی تەندروست دەبی بەس لەوانەیە ئەوەش دەگەڕێتەوە سەردام و دەستگا تەندروستیەکان کە ئەوان بەڕاستی دەبیتن هەڵسن بە ئامۆژگاری خەڵک و بە یاسای نوێ بە قەراری نوێ دەرکەن و کە هەموو شتێک دەرمەسەر ئەوها بە ئاسانی دەرمان بۆ مناڵێک نەنووسی کە تۆزی تووسی تۆزێک بەسی و کۆخەوە دەست و چاو خۆش بە دکتۆر دارەنجا لە هەمووشی گرنگتر بەم هەموو سیستەمی کە باست کرد لەگەڵ ئەوەشدا لە وڵاتانی ڕۆژاوە بابەتی دڵنیایی تەندروستی و ئینشۆرانسی تەندروستیش لە ئارادایە واتە ئەوەش بابەتێکی ترە بەم هەموو ژینگە باشی کە باست کرد خواردنی باش کللتوری باش پەروەردەی باش لە منداڵیەوە کە چۆن منداڵ لە ڕووی تەندروستی و گۆش دەکرێت تا گەورەبوونی لەگەڵ ئەوەشتا شتێکی تر هەیە پێوترێت ئینشۆرانسی تەندروستی وادارم ڕۆژێک دەرفەتێکی تر هەبێ بە تەنها لەسەر ئینشۆرانسی تەندروستی لەگەڵ جەناب تا بدوێ گومان ئەوەش فاکتەرێکی زۆر گرنگە بەس ئەوەش دیکە دەگەڕێتەوە سەر ڕووی ئەمنیەوە مەسەلەن تۆ گەرانتیە کە بیتن لە ڕووی سیستەمەوە کە پێ بەخشن ئەو باسی ئەو گەرانتیە شەکەین ڕۆژێکی تر دەرفەتی جەناب تەگرین کاتی جەناب تەگرین باسی ئینشۆرانسی تەندروستی شەکەین گەرانتی تەندروستی چییە و چۆنە و لە وڵاتان چۆن دەکرێت زۆر سپاس بۆ تۆ کە لە وڵاتی سویدەوە لەگەڵمان بووی پسپۆر لەباری تەندروستی گشتی سپاس بۆ زانیاریەکانت